لە هەفتەی یەکەمی قۆناغی دووەمی خولی نایابی تۆپی پێی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی و بە ئامادەبوونی هاندەرانی میوانداری یانەی شێروانەی کرد. سۆران دوای هێنانی سێ یاریزانی نوێ بۆ ڕیزەکانی دەیەوێت لەو قۆناغە جیاواز دەربکەوێت و لەو یاریەشدا هەوڵەکانی بۆ بەدەستهێنانی سێ خاڵی یاریەکە بوو. یاریزانانی سۆران هەرزوو کاریان بۆ تۆمارکردنی گۆڵ دەکرد و یاریەکە بە بەهێزی دەبینرا. هەر ئەوەش بووە هۆی تۆمارکردنی گۆڵی یەکەمی یاریەکە بۆ سۆران لە ڕێگای یاریزان عومەر عەبدوڕەحمان لە خولەشی 25 یاریەکە کە توانی یەکێک لە جوانترین گۆڵەکانی ئەو وەرزە تۆمار بکات. گێمی یەکەم بەو ئەنجامە بە کۆتا هات. لە سەرەتای گێمی دووەم دوای چەندین گۆڕانکاری لە پێکهاتەی هەردوویانە یاری بەردەوامی هەبوو. یاریزان محەممەد جەلال توانی لە خولەکی 64 گۆڵی بەرامبەر بۆ شێروانە تۆمار بکاتەوە. یاریزانانی سۆران ئەو جارە پلانیان بۆ هێڕشبردن دەست پێکردەوە و دوای چەندین هێرشی مەترسیدار و لە کۆتا خولەکەکانی یاریەکە ناوبژیوان لێدانێکی سزای بۆ سۆران هەژمار کرد. ئەگەرچی ئیدریس حسێن لێدانە سزایەکەی کردە گۆڵ و یاری بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بۆ شێروانە بە کۆتا هات، بەڵام دوای یاریەکە یاریزانانی شێروانە هێڕشیان کردە سەر ناوبژیوان و بڕیاری لێدانە سزاکەیان بە بڕیارێکی هەڵەدانا. سەبارەت بە یاریەکەی یاریەکەمان زۆر باش دەست پێ کرد، چەند دەرفەتێکی زۆر باشمان هەبوو و تیپی شێروانە یەکێکە لە باشترین تیپەکانی ئەم خولەی ئەم ساڵە. تیپێکی زۆر ترسناک بوون. ئێمە زۆر باش بەرامبەریان توانیمان ڕکابەرێکی زۆر باشیان بکەین. ئەوان دەرفەتی گۆڵکردنیان هەبوو، ئێمەش دەرفەتی گۆڵکردمان هەبوو، بەڵام ئێمە دەرفەتەکانی ئێمە زیاتر و ترسناکتر بوون. بەڵێ بەتاکید ئەنجامەکە هۆکارەکەی دەستەی داوەران بوون. قبولەکەین ئێمە قبولمان کردووە، بەس بەڵام بەداخەوە بینیمان پۆلیسەکان لە یاریزانیان یاوە. یعنی ئەمە جێگای ئەسەفە کە ببینی پۆلیسێک بە بۆکس لە یاریزانێ بە ئەمە بەچی حەقێ لە چی یاسایەکە. بەس داواکەم لە یەکەی توی پێکورسان ئەگەر یاسا سەروەرە فەرموون خۆیان حاڵەتەکان ببینن. بەم سەرکەوتنەی سۆران کۆی خاڵەکانی بۆ 9 خاڵ بەرز کردەوە و یانەی شێروانەش لە ئێستادا خاوەنی 12 خاڵە. لە یاری داهاتووش یانەی سۆران دەبێتە میوانی یانەی برایەتی و یانەی شێروانەش لە پشوو دەبێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.